إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، ئێمە وەکو مسلمان زۆر پێویستمان بەوە هەیە کە لە ژیان و سیرە و ڕەوشت و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم شارەزا بین. خوای پەروەردگار ئەو پێغەمبەرەی ناردووە بۆ ئەوەی کە ڕێنمونی ئێمە بکات. ئێمەش پێویستە ئەو پێغەمبەرە بناسین صلی الله عليه وسلم و بزانین مافی ئەو پێغەمبەرە و ئێمە بەسەر ئێمەوە چییە وەکو مسلمان، و بزانین ئەرکی ئێمە چییە بەرامبەر بەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم، بۆ ئەوەی بە ئومەتی ئەو پێغەمبەرە حیساب بین، بۆ ئەوەی لەو پێغەمبەرە نزیک بین لە ڕۆژی قیامەتدا. دەبێ ئینسان چاکتر ئەو پێغەمبەرە بناسێت و بزانێت حەق و مافی ئەو پێغەمبەرە بەسەر ئێمەوە چییە، بۆ ئەوەی ئەدای ئەو حەقوە ئەو حەقانە بکەین کە ئەو پێغەمبەرە بەسەر ئێمەوە هەیەتی. بۆیە بە کورتی دەڵێن ئەرکی موسڵمان بەرامبەر سەروەرمان. یەکەم لەو ئەرکانەی کە ئێمە دەکەوێتە سەرشانمان ئەوەیە کە ئیمانمان پێی هەبێت و هەرچی ئەو پێغەمبەرە هێناویەتی صلی الله عليه وسلم بەڕاستی بزانین و بڕوامان پێی هەبێت. کە دەڵێن ئیمانمان پێی هەبێت، یعنی هەر ئەوەندە ناکە ئینسان وابزانێ ئەو محەممەدە پێغەمبەرە صلی الله عليه وسلم، بەڵکو ئیمانێک کە شوێن کەوتنی بەدواوە بێت، کە گوێڕایاڵی کردنی بەدواوە بێت. خوای پەروەردگار دەفەرمێ: فآمنوا بالله ورسوله والنور الذي أنزلنا. ئیمان بە خوای پەروەردگار بێنن، بڕواتان پێی هەبێت، و هەروەها گوێڕایاڵی بکەن و بڕواتان بە هەموو ئەو شتانە هەبێت کە خوای پەروەردگار واجبی کردووە کە ئینسان بڕوای پێی هەبێت، و بڕواتان ئیمانتان بە پێغەمبەر هەبێت صلی الله عليه وسلم، و بەو نورەی کە خوای گەورە ناردوویەتی بۆ پێغەمبەر کە قورئانە. ئیمامی سیوطی باز دەکات، دەفەرمێت ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم بەلای ئەبوو جەهلدا ڕەت دەبێت. ئەبوو جەهل پێی دەڵێت: وەڵڵاهی ئەی محەممەد، ئێمە دەزانین کە ئەتۆ ڕاستگۆی و درۆ ناکەی، بەڵام بڕوامان بەو پەیامە نییە کە ئەتۆ هێناوتە. کە دەڵێن بڕوابوون بە پێغەمبەر صلی الله عليه وسلم، یعنی شوێن کەوتنی پێغەمبەر بەڕاست زانینی ئەو پەیامەی کە پێغەمبەر هێناویەتی صلی الله عليه وسلم. گوتی دەزانین کە تۆ ڕاستگۆی، بەڵام بڕوامان بەو پەیامە نییە کە تۆ ناردووتە. لە ئەسڵیشدا بڕوای پێی هەبوو، بەڵام لەبەر خۆ بە گەورەگرتن و ئینکاریکردن بڕوای پێ نەدەهێنا. بۆیە خوای گەورە ئەو ئاەتەی دابەزاند: فإنهم لا يكذبونك. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، دڵنیا بە کە ئەوانە ئەتۆ بە درۆ نازانن، دەزانن کە تۆ ڕاستگۆی، دەزانن کە تۆ پێغەمبەری خوایی، بەڵام ولكن الظالمين بآيات الله يجحدون. بەڵام ستەمکاران، بێباوەڕان ئینکاری ئاەتەکانی خوای پەروەردگار دەکەن، لەگەڵ ئەوەشدا کە لە دڵەوە بڕوایان پێی هەیە، بەڵام ئینکاری دەکەن. لە جاری وهەیە لەبەر خۆ بە گەورەگرتن، جاری وهەیە لەبەر ئینکاری کردن عینادی ئینکاری ئەو پەیامە دەکەن و بڕوای پێ ناهێنن. دووهەم لە ئەرکی ئێمە بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم
ئەوەیە کە ئێمە گوێڕایەڵی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم و هەروەها حەزەرکەین لەوەی کە بێفەرمانی ئەو پێغەمبەرە نەکەین. مسلمانان لە جەنگی ئوحددا یەک جار فەرمانی پێغەمبەریان شکان صلی الله عليه وسلم تووشی ئەو شکستە بوون. ئیبلیس یەک جار فەرمانی پێغەمبەری فەرمانی خوای پەروەردگاری شکاند و بەر لەعنەتی خدای پەروەردگار کەوت. دەبێ ئینسان بەڕاستی بترسێت لە بێفەرمانیکردنی خوا و پێغەمبەر. خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا ئەطیعوا الله وەڕەسوولە. ئەو کەسانەی کە خۆتان بە ئیماندار دەزانن گوێڕایەڵی خوای پەروەردگار و پێغەمبەر بکەن. ولا تولوا عنه وأنتم تسمعون. کاکە ڕووەرمەگێڕن، پشت مەکەن لە فەرمانەکانی خوا و پێغەمبەر، ڕوو لە فەرمانی خوا و پێغەمبەر وەرمەگێڕن لە کاتێکدا کە دەبیستن کە ئایەتان بۆ دەخوێنرێتەوە کە فەرمایشتی پێغەمبەرتان بەگوێدا دەدرێت صلی الله عليه وسلم، دەی ڕوویان لێ وەرمەگێڕن و ڕوویان تێبکەن. خوای پەروەردگار لە ئایەتێکی دیکەدا دەفەرمێ فەلیەحذەر الذین یخالیفون عن ئەمره. با ئەو کەسانەی کە فەرمانی پێغەمبەر دەکەن صلی الله عليه وسلم بترسن و هەروەها حەزەرکەن لە چی؟ ئەن توصیبهم فتنە، کە لەو دنیایەدا تووشی تاقیکردنەوە ببن، تووشی شیرک و کوفر ببن، تووشی بیدعەت و ضەلالەت و گومڕایی ببن، ئەو یوصیبهم عەذاب ئەلیم، یان ئەوەتانەیە تووشی سزایەکی زۆر بەئێش ببن لە دنیادا و هەروەها لە قیامەتیشدا. فەلیەحذەر، خۆی گەورە دەفەرمێت با حەزەرکەن ئەو کەسانەی کە بێفەرمانی پێغەمبەر دەکەن صلی الله عليه وسلم. دەی دەبێ ئێمە تەماشای خۆمان کەین تا چەندە گوێڕایاڵی ئەو پێغەمبەرە دەکەین، تا چەندە ڕێی و شوێن و سونەتی ئەو پێغەمبەرە دەگرینە بەر. ئەوە بریتیە لە خۆشویستنی پێغەمبەر و ئومەتبوونی پێغەمبەر و بڕوابوون بە پێغەمبەر صلی الله عليه وسلم. سێمیان لە ئەرکی ئێمە بەرامبەر بەو پێغەمبەرە لە مافی ئەو پێغەمبەرە بەسەر ئێمەوە ئەوەیە کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە هەموو شتێکی دنیایی خۆشتر بوێت، بێزگە لە خوای پەروەردگار لە هەموو شتێک ئەو پێغەمبەرەمان زیاتر خۆش بوێت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من والده وولده والناس أجمعين. ئیمانتان تەواو نابێت هەتاوەکو منتان لە دایک و باوکی خۆتان و لە منداڵەکانی خۆتان و لە هەموو خەڵک زیاتر خۆشتان نەوێم، ئیمانتان تەواو نابێت و ئیمانداری تەواو نین. ئەنجا نیشانەی خۆشەویستی پێغەمبەر چییە؟ ئایا هەر بە قسە ئینسان گوتی من پێغەمبەرم خۆش دەوێت تەواو؟ نەخێر، نیشانەی خۆشویستنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بریتیە لە شوێن کەوتنی پێغەمبەر، بریتیە لە گرتنی خەت و ڕێبازی پێغەمبەر و شوێن کەوتنی سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. جێبەجێکردنی سونەتەکانی پێغەمبەر، ئیقتیداکردن بە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم، بەو ئەدەب و ئەخلاقی کە پێغەمبەر لەسەری بووە ئێمەش لەسەر ئەوە بین. ئەوە نیشانەی خۆشویستنی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. نەک ئینسان بە زمان بڵێ پێغەمبەرم خۆش دەوێت، دیعایە بکات، بەڵام هیچ سیفەتێکی پێغەمبەری تێدا نەبێت، بەڵام لە هیچ سیفەت و ئاکارێکی داوە پێغەمبەر نەچێت صلی الله عليه وسلم. دەی ئەوە خۆشویستنی پێغەمبەر نییە. خۆشویستنی پێغەمبەر یعنی گرتنی خەت و ڕێباز و جێبەجێکردنی سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەنجا ئەو خۆشویستنەش ئەرکێکی ئێمەیە و مافی ئەو پێغەمبەرەیە صلی الله عليه وسلم بەسەر ئێمەوە. چوارەم لە ئەرکی ئێمە بەرامبەر بەو پێغەمبەرە ئەوەیە کە ئینسان حرمەت و ڕێزی ئەو پێغەمبەرەی لە دڵدا بێت و بەکردەوەش بیپارێزێت و هەروەها ئەو پێغەمبەرە بە گەورە بزانێت و ئەو پەیامەی پێغەمبەر هێناویەتی ئینسان ئەوە سەرخات، ئەوەی پێغەمبەر کاری بۆی کردووە، سەری خستووە، دەعوەی بۆ کردووە، ئێمەش لە ژیانماندا ئەوە سەرخەین. ئەوەش ئەرکێکی ئێمەیە بەرامبەر بەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم. خوای پەروەردگار بۆمان ڕوون دەکاتەوە دەفەرمێ ئینا ئەرسەلناکە شاهیدەن وموبەشیڕەن وەنەذیڕا. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئێمە ئەتۆمان ناردووە بەوەی کە شایەت بی بەسەریانەوە، بەوەی کە موژدەدەر و ترسێنەر بی. جا بۆچی ئەو پێغەمبەرەی ناردووە خۆی تەعالا؟ لتؤمنوا بالله ورسوله. بۆیە خوای گەورە ئەو پێغەمبەرەی ناردووە بۆ ئەوەی کە لە ڕێی ئەو پێغەمبەرەوە بڕوا بکەن بە خوای گەورە و هەروەها ئیمان بێنن بە پێغەمبەر صلی الله عليه وسلم.
وتعزروه وتوقروه. انجا پشتی ئەو پێغەمبەرە بگرن صلى الله عليه وسلم، واتە ئەو پێغەمبەرە سەرخەن، سنەتی ئەو پێغەمبەرە سەرخەن، پەیامی ئەو پێغەمبەرە سەرخەن، فەرمایشتەکانی ئەو پێغەمبەرە صلى الله عليه وسلم سەریان خەن و بڵاویان کەنەوە بانگەوازیان لە پێناودا بکەن. ئەنجا ڕێز و حرمەتی ئەو پێغەمبەرش بگرن، لە دڵتاندا ئەو پێغەمبەرە گەورە بێت صلى الله عليه وسلم. خی گەورە دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله. ئەی ئەو کەسانەی کە ئیماندارن خۆتان بە ئیماندار دەزانن، دەستی خۆتان پێش دەستی خوا و پێغەمبەر نەخەن، بڕیاری خۆتان و قسەی خۆتان پێش بڕیاری پێغەمبەر و پێش بڕیاری خوای گەورە و پێغەمبەر نەخەن صلى الله عليه وسلم. جاری وایە ئینسان ئاەتێکی بۆ دەخوێندرێتەوە، فەرمایشتێکی پێغەمبەری بۆ دەخوێندرێتەوە، گوێی لێ دەبێت، کەچی تەماشا دەکەی قسەی خۆی سەردەخات، لە قسەی خۆی نایەتە خوارێ لە کاتێکدا ئاەتی بۆ دەخوێندرێتەوە. ئامادە نییە قسەی خۆی بشکێنێ، بەڵام ئامادەیە فەرمایشتی پێغەمبەر ڕەت کاتەوە صلى الله عليه وسلم. دەی ئەوە گەورەی و ڕێز و حرمەت نییە بەرامبەر بە پێغەمبەر بەڕێزان. ئیمامی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت، کاتێک کە لە مەجلیسێکدا دەنیش فەرمایشتی پێغەمبەری دەخوێندەوە صلى الله عليه وسلم. ئەگەر کەسێک دەنگی بەرز بکردایەتەوە سەرزەنشتی دەکرد. دەی فەرموو هەر کەسێک دەنگ بەرز کاتەوە بەسەر فەرمایشتەکانی پێغەمبەردا، وەکو ئەوە وایە دەنگی بەرز کردبێتەوە بەسەر پێغەمبەردا صلى الله عليه وسلم. بۆچی؟ چونکە خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي. ئەی ئیمانداران، دەنگی خۆتان بەسەر دەنگی پێغەمبەردا بەرز مەکەنەوە. ئەگەر ئینسان دەنگی خۆی بەسەر فەرمایشتێکیشدا بەرز کاتەوە ئەوڕۆ وەکو ئەوە وایە کە دەنگی بەسەر پێغەمبەردا بەرز کرد بێتەوە صلى الله عليه وسلم. ڕێز و حرمەتی پێغەمبەر ئینسان دەبێت لە دڵیدا هێندە گەورە بێت. وەختێک گوتیان ئەوە فەرمایشتی پێغەمبەرە بۆی خوێندرایەوە، ئینسان دڵی ڕابسڵەکێت، ئینسان بە گەورەی بزانێت، ئینسان سەر نەویکا لە ئاستیدا، نەک ئینسان دەنگ بەرز کاتەوە، نەک ئینسان زاری وهەیە ڕەخنەش بگرێت لەوەی کە فەرمایشتێک دەخوێنێتەوە، چونکە ڕەنگە جاری وهەیە ئینسان قەنەعەتی پێی نەبێت، ڕەنگە جاری وهەیە ئینسان جێبەجێی نەکات لە جیهەتی ئەوەی کە قبوڵی بکارەتی دەکاتەوە. زۆر کەس هەیە فەرمایشتێکی پێغەمبەری گوێ لێ دەبێت، دەڵێ وەڵا عەقڵ نایگرێت، ئاخرەوە چۆن دەبێ وابێت؟ مادام فەرمایشتی پێغەمبەر بێ و صەحیح بێت، دەبێ ئینسان تەسلیمی بێت، بەتایبەت لەو شتانێدا کە غەیبیاتن. بۆیە دەبێ ئینسان بەڕاستی ئەو پێغەمبەرەی لە دڵدا گەورە بێت، حورمەت و ڕێزی بگرێت، حورمەت و ڕێزی سنەتی ئەو پێغەمبەرە بگرێت، فەرمایشتەکانی ئەو پێغەمبەرە بگرێت، حورمەت و ڕێزی مەجلیسێک کۆڕێک بگرێت کە فەرمایشتی ئەو پێغەمبەری تێدا دەخوێندرێتەوە صلى الله عليه وسلم. پێنجەم ئەرکی ئێمە بەرامبەر بۆ پێغەمبەرە ئەوەیە کە ئینسان خۆی شارەزا کات لە ژیانی پێغەمبەر صلى الله عليه وسلم. بۆچی ئینسان تا شتێک نەناسێت بەڕاستی ناتوانێت تەواو شوێنی بکەوێت. ڕەن بێ زۆر کەس هەبێ، زۆر گەنج هەبێت، هەر تەنانەت ناوی سیانی پێغەمبەریش نەزانێت صلى الله عليه وسلم. چ جای ئەوەی کە شارەزای ڕێبشوێنی نییە، شارەزای ژیان و گوزەرانی نییە، شارەزای سنەتی نییە کە ئەو پێغەمبەرە چۆن ژیاوە. ڕەنگە ئینسان شتێکی سەرەتاییش نەزانێت. دەی ئەوە خەلەل و کەم و کوڕیەکە لە خۆمان بەڕێزان. یەکێک لەو مافانەی پێغەمبەر بەسەر ئێمەوە هەیەی، ئەرکی ئێمە ئەوەیە ئەو پێغەمبەرە بناسین بۆ ئەوەی کە چاکتر شوێنی بکەوینە و اقتدای پێوە بکەین. خوای گەورە دەفەرمێ لەقەد کان لەکم فی ڕەسوول الله ئوسوة حەسەنە. لە ژیان و گوزەرانی ئەو پێغەمبەرەدا صلى الله عليه وسلم، لە خوڕەوشتی ئەو پێغەمبەرە و هەڵسوکەوتی ئەو پێغەمبەرەدا سەرمەشقی هەیە، سەرمەشقیەکی زۆر جوان، سەرمەشقیەکی زۆر چاک. ئەگەر ئینسان چاکترین کەسی دەوێت ئەوە پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم. سەرمەشقی هەیە، پێویستە ئینسان چاوی لێ بکات. بۆیە دەبێت پێش ئەوەی کە ئینسان تەماشایکە شارەزای ببێت، بیناسێت ئەو پێغەمبەرە صلى الله عليه وسلم. دەی با بڕیار بدەین لەو مانگێدا بەلانی کەمەوە جارێک تەماشای ژیانی پێغەمبەرکەین و یەکێک لەو کتێبانە بخوێنینەوە کە ژیانی پێغەمبەریان نووسیوەتەوە صلى الله عليه وسلم. ڕەن بێ زۆرمان بێ ئاگا بین، ڕەن بێ زۆر گەنج بێ ئاگا بێت، لە ژیانیدا تەمەنی 20 ساڵ بێت تا ئێستا جارێک ژیانی پێغەمبەری نەخوێن بێتەوە صلى الله عليه وسلم.
دەی کوا خۆشەویستی پێغەمبەر لە دڵدا ئاوا دروست دەبێت، کوا شارەزایی لە ڕێ و شوێن و سونەتی پێغەمبەر ئاوا دروست دەبێت. برام دەبێ خۆمان شارەزاکەین، بزانە ئەی گەنج، ئەی ئینسان، ئەی موسڵمان، ئەگەر چاکترین کەسەت دەوێت لە بواری بەندایەتی کردندا، لە بواری خوڕەوشتی جواندا، لە بواری مامەڵەی کۆمەڵایەتیدا، لە بواری ئوموری سیاسی و دەوڵەتداری و حکومڕانیدا، ئەگەر چاکترین کەسەت دەوێت لەسەر ڕووی ئەو زەویە، ئەو پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە تەماشای بکەی. بۆچی؟ چونکە خوای گەورە شاهێدی بۆ پێغەمبەر داوە بەو گەورەی خۆی، بەڵام کەسی دیکە دەست دەکەوێت خوای گەورە شاهیدی بۆ دابێت بێجگە لە پێغەمبەران. خوای پەروەردگار شاهیدی بۆ ئەو پێغەمبەرەی داوە إنك لعلى خلق عظيم. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەتۆ لەسەر گەورەترین ڕەوشت و هەڵس و کەوتی مامەڵەی لە هەموو بوارەکانی ژیاندا. كان خلقه القرآن. کاکە خوڕەوشتی ئەو پێغەمبەرە بریتی بووە لە قورئان، وەکو کە قورئان دەفەرمێت. دەی ئایا کەس هەیە چاکتر بێت لە پێغەمبەر صلی الله عليه وسلم؟ جاری وایە ئینسان گەنجێک لەو سەری وڵاتەوە بە کەسێک کاریگەرە، بە یاریچیە کاریگەرە، بە ئینسانێکی بێباوەڕ کاریگەرە کە ئەسڵەن بڕوای بە دین و ئیمانی ئێمە نیە، بڕوای بەخوای ئێمە نیە و پێغەمبەری ئێمە نیە. لێرە ئەو چی لەبەر دەکاویش لەوێ جێبەجێ دەکات و لەبەری دەکات، لاسایی دەکاتەوە، پێی کاریگەرە، بەڵام بە پێغەمبەر کاریگەر نییە، بەڵام بە سەحابەی پێغەمبەر و پیاوچاکان و عولەمایان کاریگەر نییە. ئاوەش کەم و کوڕیەکە بەڕێزان، ئێمە دەبێت سەرمەشقی لەو پێغەمبەرە وەربگرین صلی الله عليه وسلم، خۆمان شارەزای ژیان و گوزەرانی ئەو پێغەمبەرە بکەین، بزانین ئەو پێغەمبەرە هەڵس و کەوتی چۆن بووە، بۆ ئەوەی خۆمان بڕازێنینەوە بەو سیفەتانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەی بوون. اینجا شەشەم لەو ئەرکانەی کە ئێمە هەمانە بەرامبەر بە پێغەمبەر، لەو مافانەی کە پێغەمبەر لەسەر ئێمە هەیەتی، ئەوەیە کە زۆر سەڵاوات لەو پێغەمبەرە بدەین صلی الله عليه وسلم. خوای گەورە دەفەرمێت إن الله وملائكته يصلون على النبي. خوای پەروەردگار بەو گەورەی خۆی سەڵاوات لەسەر پێغەمبەر دەدات صلی الله عليه وسلم، فریشتەکان سەڵاواتی لەسەر لێ دەدەن. يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. خوای گەورە ئامۆژگاری ئێمەش دەکات، ئەی ئیمانداران سەڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە بدەن صلی الله عليه وسلم. ئەوە یەکێکە لە ئەرکەکانی ئێمە کە سەڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە بدەین صلی الله عليه وسلم. بۆچی دەبێت ئێمە سەڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە بدەین؟ بۆ ئەوەی کە خێر و پاداشتمان دەستکەوێت، بۆ ئەوەی کە پلەمان بەرز بێتەوە لە لای خوای پەروەردگار، بۆ ئەوەی لە پێغەمبەر نزیک بین لە ڕۆژی قیامەت. کاکە ناتەوێت لە پێغەمبەر نزیک بی. دەی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم أولى الناس بي يوم القيامة أكثرهم علي صلاة. ئەو کەسەی کە زۆر لە من نزیکە، ئەو کەسەی کە شیاوترین کەسە بەوەی کە لە مەجلیسی من نزیک بێت لە پێغەمبەر لە قیامەتێدا لە من نزیک بێت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسانن کە زۆر سەڵاوات لەسەر من لێ دەدەن، ئەکثەرهم علي صلاة. دەی بەرام سەڵاوات لێدا، بەتایبەت لە ڕۆژی جومعاندا ئینسان دەتوانێت زۆر سەڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە بدا صلی الله عليه وسلم، کە پێغەمبەر دەفەرمێ ئەو سەڵاواتانە پێم دەگەنەوە وەڵامیشیان دەداتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم. دەی ئایا ئینسان نایەوێت لەو پێغەمبەرە نزیک بێت، زۆر سەڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە بدە صلی الله عليه وسلم، تەنانەت ئەگەر لەسەر ئیش و کارێکیشی بەدەم ئیشەکەتەوە دەتوانی سەڵاوات بدەی لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. لە هەر ئیش و کارێکدا بێت، دەست لە هەر ئیشێکدا بێت، زۆر ئاساییە بە دڵ و بە زمان سەڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە بدە صلی الله عليه وسلم. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت من صلى علي صلاة واحدة. هەر کەسێک یەک سەڵاوات لەسەر من لێ بدات، یەک سەڵاوات لەسەر پێغەمبەر لێ بدەی، اللهم صل على محمد وعلى آل محمد، یەک جار سەڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە بدەی، بزانە چ پاداشتێکی هەیە. دەفەرمێ صلى الله عليه 10 صلوات. خوای پەروەردگار 10 جار سەڵاوات لەسەر ئەو کەسە لێ دەدات. دەی لەوە گەورەتر هەیە برام، دەی لەوە گەورەتر هەیە ئەی گەنج، ئەی موسڵمان، ئەی ئەو کەسێک کە بەتەمەنی، ئەی ئەو دایک و خوشکەی کە لە ماڵەوەی ئیشت نییە، لە جیاتی ئەوەی کە هەرکە قسەی زیاد دەکەی، لە جیاتی ئەوەی کە هەر پەلاماری خەڵک دەدەی و باسی خەڵک دەکەی،
لە جیاتی ئەوەی هیچ کەسێک لەبەر زمانت نەجاتی نابێت. کوڕە کاکە سەڵەوات لەسەر پێغەمبەر بدە برام، خوای گەورە 1000 سەڵەواتت لەسەر لێ دەدات. ئەنجا هەر ئەوەندەش نا وحطت عنه 10 خطيئات، 10 تاوان و گوناهیشت لەسەر ڕەش دەکاتەوە. ئەنجا ورفعت له 10 درجات، ئەنجا 10 پلەش خوای گەورە لە لای خۆی بەرزت دەکاتەوە. سبحان الله، چەند کەم تەرخەمین برام، بە 1 سەڵەوات خوای گەورە 1000 سەڵەواتت لەسەر لێ دەدات. 10 گوناه و تاوانت لەسەر ڕەش دەکاتەوە، 10 جاریش پلەی لە لای خۆت بەرز دەکاتەوە. دەی لەوە گەورەتر هەیە، پاداش لەوە چاکتر هەیە برام. دەی ئینسان بەڕاستی کە ئەوە دەبیستێت هەست بە کەم تەرخەمی خۆی دەکات، هەست بە کەم تەرخەمی دەکات لە خۆیدا. ئەو پاداشتە گەورە، ئەو ڕێز و حرمەتە گەورە بە 1 جار سەڵەوات لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. دەی برام چەند کەس هەیە، چەند گەنج هەیە جمعە دێ و دەڕوات، هەفتەیەک دێ و دەڕوات جارێک سەڵەوات لەسەر پێغەمبەر نادا صلی الله عليه وسلم. هۆش و خەیاڵی لە لای پێغەمبەر نییە، ئیش و کاری نییە کەچی هۆشی بەلای زیکر و یادی خوای پەروەردگارەوە نییە. ئەوانە کورتەیەک بوون لەو ئەرکانەی کە ئێمە دەبێ بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ بکەین. دەرئەنجامی کۆتایی ئەو بابەتە چیمان پێ دەڵێت؟ ئەوەمان پێ دەڵێت ئێمە بە ئەندازەی ئەوەی کە ئەو ئەرکانە جێبەجێ دەکەین بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم، بە ئەندازەی ئەوە ئومەتی ئەو پێغەمبەرین، بە ئەندازەی ئەوە شوێن کەوتەی ئەو پێغەمبەرین، بە ئەندازەی ئەوە بڕوامان بەو پێغەمبەرە هەیە صلی الله عليه وسلم. ئێمە بە ئەندازەی ئەوەی کە لەو دنیادا شوێنی ئەو پێغەمبەرە دەکەوین، شوێن سنەتی دەکەوین، دیفاع لە سنەتی ئەو پێغەمبەرە دەکەین صلی الله عليه وسلم، ئاکار و ڕەوشتی ئەو پێغەمبەرە لە خۆماندا جێبەجێ دەکەین بە ئەندازەی ئەوە پێغەمبەرمان خۆش دەوێت و ئومەتی ئەو پێغەمبەرین صلی الله عليه وسلم. بە ئەندازەی ئەوە لە ڕۆژی قیامەتێدا لە پێغەمبەر نزیکین، باوەریابین، بە قسە نییە، بە شیعار نییە. ئینسان بە ئەندازەی ئەوەی کە لەو دنیادا پابەندە لە قیامەتدا لە پێغەمبەر نزیکە صلی الله عليه وسلم، لە قیامەتدا پلەی بەرزە لە لای خوای پەروەردگار. کەواتە دەبێ بڵین بەڕاستی پێویستە ئێمە زیاتر شوێنی ئەو پێغەمبەرە بکەوین، سنەتی ئەو پێغەمبەرە جێبەجێ بکەین، خۆمان شارەزاکەین لە ژیانی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم، فەرمانەکانی ئەو پێغەمبەرە جێبەجێ بکەین. ئەنجا ئینسان ئومەتی ئەو پێغەمبەرەیە و ئەو پێغەمبەری خۆش دەوێت لە قیامەتیشدا لەگەڵ ئەو پێغەمبەرەیە. دوعا دەکەین دەڵین یا ڕەبی خوایان بە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم حیسابمان کەین، یا ڕەبی خوایان لە قیامەتدا لەگەڵ ئەو محەممەدە کۆمان کەیەوە صلی الله عليه وسلم، وامان لێ بکەی لەو دنیایەدا تەواو سنەت و ڕێی شوێنی پێغەمبەر بگرین بۆ ئەوەی لە قیامەتدا ڕوومان بڵێن بێت، بڵین ئەی پێغەمبەری خوای ئێمەش ئومەتی تۆین، ئێمە شوێن کەوتەی تۆین، یا ڕەبی خوایان بە شوێن کەوتەی ئەو پێغەمبەرە حیسابمان کەی، لەگەڵ ئەو پێغەمبەرەدا حەشرمان کەی، لە بەهەشدا لەگەڵ ئەو پێغەمبەرەدا کۆمان کەیەوە. یا ڕەبی خوایان هیدایەتمان دەی و لەسەر چاکە بمانژێنی و لەسەر چاکە بمانبرێنی، یا ڕەبی خوایە بە ئیمانەوە بمانژێنی و بە ئیمانەوەش بمانبرێنی، بەر لەوەی کە بمرین بتوانین ڕزامەندی تۆ بەدەست بێنین. یا ڕەبی خوایان عاقیبەتمان خێرکەی و بەختەوەری دنیا و قیامەتمان کەی. یا ڕەبی خوایان شیفای نەخۆشەکانمان بدەیت، بەتایبەت ئەوانەی کە داوایان لێ کردوین کە داوایان بۆ بکەین کە نەخۆشیان هەیە، کە یەکێک لەوانە مامۆستایەک دەڵێ دایکم زۆر نەخۆشە پێویستی بۆ هەیە کە مسلمانان دوعای بۆ بکەین. یا ڕەبی خوای ئێمە دوعای بۆ دەکەین دەڵێن شیفای بۆ بنێری، یا ڕەبی خوای پەروەردگار لەو نەخۆشیە چاک بێتەوە. یا ڕەبی خوای شیفای نەخۆشەکانمان بدەیت. هەر کەسێک کە نەخۆشە و ناڕەحەتە و دەردەسەری و بەڵاو موسیبەتێکی هەیە، یا ڕەبی خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت کەی لەسەری هەلابەری و شیفای بەخێری بۆ بنێری. خوای هەر کەسێک کە قەرزدارە و خەم و خەفەت و ناڕەحەتیەکی هەیە، یا ڕەبی خوایان قەرزەکانی بۆ بدەیەوە و دڵی ئاسوودە و کامەران کەی بەهۆی نووری ئەو ئیمان و ئیسلامەتیە. یا ڕەبی خوایان عاقیبەتی دنیا و قیامەتمان بەخێر بگێڕین، لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر و دۆزەخ پارێزراومان کەی، هەمومان لە بەهەشتی پان و بەرینی خۆتدا بەیەکەوە کۆ بکەیەوە. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.